لە ڕاستیە ئەم دەسەڵاتە کە ئێستا بۆتە حکوومەتێکی ماوە بەسەرچوو هەر پێش ئەوەش کە ماوە بەسەرچوو بێت مزداقیەتی نەبووە لەلایەن خەڵکەوە و لەلایەن مامۆستایانەوە و لەلایەن ئێمەوە کە ڕێخەری خۆپیشاندانەکانین هەر ئەمان بوونیانوت هەموو 25 مانگێک موچە دابەشەکرێت هەر ئەمان بوو ئەیانوت کێشەی موچە چارەسەرەکەین هەر ئەمان بوونیانوت کێشەی موچە دواکەوتنی موچە کاتیە لە 2014 ئێستاش هەموو داتاکان و هەموو بەڵگەکان ماون ئێمە بە هیچ شێوەیەک بڕوامان بە بەڵێنەکانیان نییە متمانەیان پێ ناکەین گەر متمانەمان پێیان بکردایە ئەوە ئێمە سەردانی بەغدامان ناکرد سەردانی UN-مان ناکرد یاداشتمان بۆ پەرلەمانی بریتانیا نەئەنارد سەردانی قوسڵخانەکانمان ناکرد بۆیە بە هیچ شێوەیەک ئێمە متمانە بە بەڵێنەکانیان ناکەین چونکە دڵنیاین کە جێبەجێی ناکەن ئەمە ئەم دەسەڵاتە 33 ساڵە هەر هەمان دەسەڵاتە هەر هەمان فکرە هەر هەمان دەستە و تاخمن کە حکومڕانن یعنی چەندین جار بەڵێنیان داوە کارەبا چاکەن چاکیان نەکردووە ڕێگاوبان چاکەن چاکیان نەکردووە بەڵێنیان داوە لە ئەو شوێنانەی کە هاوینان گرفتی ئاوی خواردنەوە هەیە چاکیکەن هێشتا چاکیان نەکردووە بۆیە بە کۆی گشتی تەسەورەکەم تەواوی هاوڵاتیان یعنی ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان بڕوا و متمانەیان بەم دەسەڵاتە حکومڕانەی هەرێم نەبێت بایکۆت ئامرازێکی زۆر باش بوو ئێمە لەم 5 مانگی ڕابردووە ڕەتمان کردەوە کە ئێمە کۆیلایەتی قبول ناکەین بەبێ ماف ئەرک جێبەجێ ناکەین و لەو 5 مانگەیە لقی دارێک نشکا خوێن لە پەنجەی کەسێک نەهات بەڵام بەداخەوە یەکێتی بە فشار بە هەڕەشە بە سزای نایاسایی بە چاوسورکردنەوە ئەم خەباتە مەدەنیە پیرۆزەی لەبار برد.